مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. لێبڕام بە هەر نرخێ بووە دەست بە نووسین بکەمەوە، لە بابەتێک دەگەڕێم کا بە کەڵکی نووسین بێ. باپلە و بەخەتێکی ناخۆش چەند لاپەڕێک لا فەسڵی یەکەم ڕەش دەکەمەوە، بە خەیاڵ دڵی خۆ بەوە خۆش دەکەم کە خەریکی بەرهەمێکی مەزنم کە لە گومناوی عەدەم ڕزگارم بکات. دوای بڕەپارەیە کە لە پریۆرم وەرگرتووە بەشی ئەوە دەکات بۆ ماوەی 6 مانگان بۆ پەڕی خۆشگوزرانی پێی بژین. لە ئێستاوە تا 6 مانگی دی 1000 کڵاو بابایەک. لە سوزاندا نابڕێم، بۆ هەر کۆڕ و کۆبوونەوە ئاهەنگێک لەگەڵی دەڕۆم، بەڵام زۆر بە چاکی و پتر لە جاران هەز دەکەم کە ئەو بایەخەی بە من دەدرێ ئەو زۆر پەست و تووڕە دەکات. پێرەی گوێم لێبوو لە وەڵامی کوڕێکی گەنجدا دەیوت مێردەکەم نا هیچ کارێک ناکات، جارجار خوابەختێکی بێبەرنامە چەند وشەیەک ڕەش دەکاتەوە. باوەڕ ناکەم بەم زوانە هیچ شتێک چاپ و بڵاو بکاتەوە. غەزەب زۆری ماندوو کردووە، ئەم ڕۆمانە بە تەواوەتی خاڵی کردوتەوە، هیچی پێ نەهێشتووە. هەر ئەو ڕۆژە بۆ شەوەکەی گلەیم لە سوزان کرد کە بۆ ئەو قسە نابەجیانەی کردووە، بەڵام بۆی دووپات کردەوە کە هەرگیز ئەو قسانەی نەکردووە، پێ دەچوو زۆر تووڕە بێ. بەڕێوەبەری ئەو قوتابخانەی کە خوێندنی ئامادەیی لەوێندەر تەواو کردبوو، داوای لێکردم کە بە بۆنەی دابشکردنی خەڵات بەسەر قوتابیە سەرکەوتەکاندا وتارێک بدەم. داواکەیم قبول کرد، بە هەرحاڵ توانای نووسین و ئامادەکردنی ئەو جۆرە وتارم هەبوو. کاتێ نامەکەی بەڕێوەبەری قوتابخانەکەم بە سوزان نیشاندا، بە تەوس و توانجەوتی قوتابیانی بێنەوە، دیارە باسی کاریگەری ئەخلاق و ڕەوشتیان بۆ دەکەی ها؟ سوزان لە جیاتی هەموو هاندانێک تەنیا ئەو قسەی کرد. مژوولی نووسینی وتارەکەمم. سوزان چەند جارێک خۆی بۆ ژوورەدا کرد کە خەریک بوو وتارەکەمم تیا دەنووسی. سەراپای بوونی تێکڕای ڕەفتارەکانی ڕنگدانەوەی پشم و غەزەبێک بوو کە بۆی نەدەشاردرایەوە. لە ڕەفتارەکانی حاڵی نەدەبووم، گەر باوەڕ و متمانی بە من نەماوە، وا چاکە دەستبەرداری لووتبەرزی و قۆرە دەماخی خۆی بێ و ببێتەوە بە سوزانەکەی جاران، هاوسەرێکی خاکی و بە قنیات و دۆستی ڕۆژانی تنگانە. بەڵام وا دیارە گەرەکێتی دەوری هاوسەری نووسەرێکی گەورە بگەڕێت و چاوی بەرایی نەدات کا خەڵکی وەکو نووسەرێکی گەورە مامەڵەم لەگەڵدا بکەن. دەیەوێت لە بەرچاوی خەڵکیدا مەدام جاکسووربیە بێت، هاوسەری ئەم ڕۆمان نووسا بە ناوبانگە بێ، بەڵام لە ناخی خۆیدا خوازیارە کە من چاوپۆشی لەم کەسایەتێ نووسەرە بکەم کە لە دەرەی ئەم کەسایەتێدا ناکەمە هیچ. بێگومان واوێ نادەکات کە سەرکەوتنی یەکەمین ڕۆمانم بە یەکجارێکی و بۆ هەمیشە پێگەی کۆمەڵایەتی ئەوی چەسپاندۆ و هەر چێک ڕوو بدات، هەر هەوراز و نشێویەک بێتە پێشێ، ئەو هەردۆستی ماڵباتی مارتینە مارتینۆ، خانەوادەی مۆریل و میکادێ و چارەنووسی بە چارەنووسی منەوە بەندنیە و دەتوانێت من فەرامۆش بکات و گوێم پێ نەدات. ڕەفتاری نالۆژیکی و ناپەسەندی سوزان سەرسام و پەستم دەکات. وێڕای ئەمەش نامەوێ کە لەم بارەی قسەی لەگەڵدا بکەم، چونکە دەترسم بەدحاڵی بوونێک چی ببێت، ئەو تۆزە پەیوەندێش لە نێوبەرێ کە لە بینمان ناماوە. سوزان بەردەوام تاقیبم دەکات، هەوڵ دەدات بزانێت کە بیر لە چی دەکەمەوە، خۆیم لێدا دەگرێت، بەڵام من هەموو بیرکردنەوەیەکی ئەو دەخوێنمەوە کە گوێم لە دەنگی پێی دەبێ بە ژوورەکەی تەنیشت تا دێ و دەچێت زۆر قەڵس دەبم. دەزانم لە هەنجەتێک دەگەڕێکە خۆی بەم ژوورەی مندا بکات. لە ناکاوە دەرگا دەکاتەوە، هەز بە نیگای دەکەم کە لەسەر ڕوخسارم دەستەکانم و کاغەزەکانی بەردەمدا دەگیرسێتەوە و ئەو سادەڵێت ببوورە وا دیارە خەریکی نووسینی. ئەم ڕستە ئاساییە لە زاری ئەودا چەمک و مانایەکی هێندە تەوز ئامێز و کینەکێشانە وەردەگرێت کە خۆم لا وەڵامدانەوەی دەبورێم. ئەوسا سوزان با پێڵاوە بچووکەکانیەوە جیرەگیر بە دەوری مێزەکەدا دەسوڕێتەوە و کتێبێک لا ڕەفەکە دادەگرێت.
تەماشایەکی دەکات و ئەوسا لە جێی خۆی دایدەنێتەوە بە ئەنقاست درێژە بە لەزەتی ئازاردانی من دەدات پڕ بەدڵ حەز دەکەم هاواری بەسەردا بکەم و بڵێم ون بە لەبەر چاوم بۆ دەرەوە. بەڵام ئەگەر لە ماڵەکە بڕوات زیاتر هەز بە نەکبەتی و کڵۆڵی دەکەم، دەترسم کارێک بکات لە بەرچاوی هەوادارەکانم بخات وا وێنا دەکەم لە ڕێگای ئاماژە و ئەدا و ئەتواری ناومێدانە و ئاه و ناڵی بەزەی و وروژێنەرەوە شۆرەت و ناوبانگم لەکەدار بکات بیسڕێتەوە، یان لەوە ئاشقێکی هەبێ و لە ڕقاندا هەموو شتێکی بۆ بکێڕێتەوە و ئەویش لە هەموو دنیا تەپڵم بۆ لێ بدا. چەند حەز دەکەم کەسێکی حەسوود و خانەگومان بم، بەڵام هەز دەکەم کە ئەگەر لە ترسی کەشف بوون و ڕسوایی نەبوایە بێوفایی و خیانەتی سوزانم بەلاوە گرنگ نەبوو، چونکە ئەوم زۆر کەمتر لە ناو و لە کارەکەم خۆش دەویست، ئەوم زۆر کەمتر لە خۆم خۆش دەویست. دابشکردنی خەڵاتەکان لە هۆڵە گەورەکەی قوتابخانەکەدا ئەنجامدرا. حەوشەکە بە بەیداخ و ئاڵای ڕەنگاڕەنگ ڕازابووە، کورسی زەردی زێڕینی تیاڕیسکرابوو، بەدارخۆرا و داری دیکە ڕازابووە. لایەکی مەیدانەکە بە فەرشی سوور ڕاخرابوو بۆ مامۆستاکان و پیاماقوڵان تەرخان کرابوو. بەشێکی دیکەی دواوەی هۆڵەکە بۆ ئەندامانی ئۆرکستەر و ئامێرا میوزیکەکانی ئەوان تەرخانکرا بوو. لا هەنبەر بەشی یەکەمدا کۆمەڵێک تەختی دارینی سپیان بۆ قوتابیان و خوێندکارەکان دانابوو. کورسیە زەردەکان بۆ خۆیزان و کەسوکاری قوتابیەکان دانرابوو. وەختێ من و سوزان گەیشتینە قوتابخانەکە، دەرگاوانەکە بۆ ژووری بەڕێوەبەری بردین کە مامۆستاکان لەوێ خڕبوو بوونەوە و جلی فەرمیان لەبەر کردبوو بۆ جلانەوە لە پەیکەری بێگیان دەچوون. بەڕێوەبەری قوتابخانەکە من لە دوای ساڵی خوێندنمدا ناسیاوی لەگەڵیا پەیدا کردبوو. هیچی وای بۆ خانەنشینی نەمابوو. پیاوێکی کورتەباڵای ڕەقەڵەی بزنڕیشی ڕدێن سپی بوو. برۆ پڕوچڕەکانی لە چەرداغ دەچوون. دەستمی خستە ناو دەستە ساردەکانی خۆی و وتی: سووربیەی ئازیز، بە دیتنت خۆشحاڵم. بەڕاستی مای شانازیە بۆ قوتابخانەکەمان، شۆرەت، ناوبانگ. بەڵێ، وتارەکەتم دەربارەی تاقیکردنەوەکان خوێندەوە. ئامۆژگارەکانت بۆ قوتابیان زۆر جوانە. سڵاو خانم، بەڕێزینە، ڕێگەم بدەن با قوتابیەکی جارانی قوتابخانەکەی خۆمانتان پێ بناسێنم. جاک سووربیا، بەڕاستی شانازی بۆەوە دەکەم کە کاتی خۆی بۆ ماوەی پتر لە ساڵی قوتابی من بووە. بەڕاستی قوتابێکی نەجیب بوو، ڕێکوپێک بەوێڵ و ماریفەت، قوتابێکی زیرەک و بەهرەمەند. من بەهۆی سۆزانەوە کە لە ژێر تۆڕی کڵاوەکەیەوە تەماشای دەکردم و ناو بەناو بزەیەکی بەماناوەی دەهاتێ، لەم هەموو تاریف و ستایشە ناڕەحەت بووم. یەکسەر دوو مامۆستای ئەدەبیات دەوریان گرتم تا پێم بڵێن کە ڕۆمانی غەزەب دەچێتە خانەی ئەدەبی مەزنی کلاسیکەوە. لە کاتێکدا کە ئەوان دید و بۆچوونی خۆیان لە مەڕ هونەری ڕۆمان لە سەردەمی مەدام لافایت لە ساڵی 1634 بۆ 1693 نووسەرێکی فەڕەنسیە، شاکاری ئەو پرەنس و دوو کولوە کە بە یەکەمین ڕۆمانی سایکۆلۆژی مۆدێرن دەژمێردرێ و تا ئێستا شەرح و شرۆڤە دەکرد. من لا پەنجەرەکەوە سەیری ڕیزی قوتابیەکانم دەکرد کە بە ویقار و ئەدەبەوە خۆیان بە مەیدان و هۆڵەکەدا دەکرد. ئەو جانۆرەی سازوانەکان هات کە خەریک بوون ئامێرەکانیان کۆک دەکرد و دەنگیان تێکەڵ بە دەنگی ئامێرە هەوایەکان دەهاتە گوێ. کەس نەمابوو تەنیا پارێزگاری شار نەبێ، زۆری پێنەچوو ئەویش هات. ئەو جایەکێک لە دەرگاوانەکان سوزانی لەگەڵ خۆیدا برد بۆ ناو میوانەکان تا جێگاکەی خۆی پێنیشان بدات. هەموو گەورە پیاوان و پیامەقوڵان بە جلکی فەرمی و کڵاوی لێوار باریک و کاغەزانەوە بەرەو مەیدان و هۆڵی ئاهەنگەکە ڕۆیشتن. ئێمە بەدەم ئاوازی بەرزی مارشێکی ئەسکەری بێسەروبەرەوە بە سەکۆیەکدا سەرکەوتین. من لە نێوان ئەو دوو مامۆستایەدا کە مامۆستای ئەدەبیات بوون لە پشت مێزێکی بچووکەوە دانیشتم. مامۆستاکان لە ژێر جلکە فەرمیە سەیرەکانیانەوە ئارەقەیان لێ دەچۆڕایەوە. لە خوار ئێمەوە چەند ڕیزەیەک گەنج دانیشت بوون کە ئەمانە قوتابیەکان بوون. لەو لای ئەوانەوە کە سوکاری قوتابیەکان لەسەر کورسیە زەرد و زێڕینەکان دانیشت بوو.
قوتابیەکان ملیان قوت کردبوو و سەیری مێزە گەورەکانیان دەکرد کە یەک دنیا کتێبی پراوێ زرد و باقردێلەییان لەسەر هەڵچەنرابوو. باب و دایکەکان بە ڕێزەوە تەماشای یەک بەیەکی مامۆستا بە حورمەتەکانیان دەکرد. بەڕاستی هاماج و فەزایەکی بەشکۆ و جەلال بوو. ئۆرکستەرەکە پارچە مۆسیقایەکی قارەمانانەی لێدا. من لە بەردەم خۆمدا سیما و ڕوخساری ئەو گەورانم دەبینی کە تازە تاقیکردنەوەی کۆچایی قۆناغی ئامادەییان بڕێ بوو خۆیان بۆ کێشما کێشە دژوار و تاڵەکانی ژیانی ئایندا تیار دەکرد. لە ڕیزەکانی دوای ئەوانەوە قوتابیانی منداڵکار لەژێر کاریگەری ڕێوڕسمی ئاهەنگەکەدا حایر و سەرسام دەهاتنە بەرچاو. لەسەر کورسەکانیانەوە هەر خەریکی ملەقوتێ و جموجۆڵ بوون. یان یەخەکانیان چاک دەکرد یان دەمیان لا پەناگوێی یەکدی دەناو لە چۆنێتی خەڵاتەکانیان دەپرسی. هەندێجار دایکێک بەج لە جوان و ڕازاوەکانیانەوە لە نێو ئاپۆڕایی دایکان و باوکانەوە سەری هەڵدەبڕی و بە حاڵەتی دایکانەوە تەماشایەکی جگرگۆشە قژلوولەکەی دەکرد. دەنگێکی زیقاوڵە بەرز دەبەوە. کلود دەستەسڕەکەت بەخەیاڵ گەڕامەوە بۆ دواوە کە من ئەوسا لەو بەری سەکۆکە و ئەو بەری ڕیزی شەرەفەوە بووم کە هەنووکە لی دانیشتە بووم کە ئەو ڕێڕەوە دوور و درێژەم لە ڕیزی قوتابیەکانەوە تا سەکۆی شەرەف لە سەردەمی قوتابیەتیەوە تا شکۆی جەلای زانکۆیەوە هێنایەوە بەرچاوی خۆم. خەمێکی یەجگار ناسک سەر و دڵی گرتم. لە نێوان ئەو دوو قۆناغەدا گەنجانێک هەبوون خوێنگەرم پڕجۆش و ئومێدەوار. خودانی خوێنن گەورە شانس و ویستێن جۆراوجۆر دنیایەک لە ئامانجی بەدینە هاتوو. یەک دنیا پرس و کێشەی ئەنتۆلۆجی ئەبەدی. چارەسەری ئەو پرسانە ئاکام و پاشماوی ئەو هەموو جۆش و خڕۆشە لای کۆمەڵێک مامۆستای پیر و مردەلۆجی پرزانستی بێفایدە بوو. یەکێک لەم دنیاە ئەویتر بەرهەمهێنان بوو یانی لە یەکتر بووبوون. یەکێکیان سەرەتایی ئەوی دی بوو واتە سەرەتا پاشان کۆتایی پرسیار و وەڵام. دەستپێک و کۆتایی شتەکەم بەلاوە کۆمیدی و ترسناک بوو. لە سوچێکی نزیکی دەرگاکەوە کۆنە چاودێرەکەی خۆمم بەدی کرد کە کاتی خۆی لەبەر سمێڵەقیت و ڕدێنە درێژەکەی ناومان نابوو دۆن کیشۆت. سەر و ڕدێنی پاکسپی بوو پشتی تەواو چەمابووە و چاوەکانی کوت و کوێر بووبوون. ئێسکە پەیکەرێک بوو لەو گۆڕە تەماشای منی دەکرد وام هەز دەکرد وەکو جاران کاتێ کاگڵۆپی پۆلە بەتاڵەکانم هەڵدەکرد بە قامکان هەڕەشەم لێ دەکات کەچی زۆر خاکیانە بەڕووما پێکەنی و تا ناوقەت لە بەردەمم دانەویەوە دڵم لە داخ و سووردا گوشرا. ئەو جاوەکو یەکێک چاوی لە تیشکی ڕووناکێکی زۆر توند بپارێزێت بەو ئاوەیە چاومدا خست و کردەوە. چاوم بە سوزان کەوت کە لە کۆتایی ڕیزی دایکان و باوکان دانیشت بوو. دیتنی ئەو لەو خەونەی بێدار کردمەوە. یەکێک لە کەسایەتی فەرمیەکان دەستی بە خوێندنەوەی وتارەکەی کردبوو. وەکو ئیپکتیت دەڵێت ئیپکتیت فەیلسوفێکی کۆنا. دنیا گەرم و بێدەنگ بوو. بەیداخەکان شۆڕ بووبوونەوە ئامادەبووان بە دەستەسڕەکانیان ئارەقی دەموچاویان دەسڕی و خۆیان باوەشێن دەکرد. کابرای وتار خوێن سوور بووبووە. ئارەقا لەسەر ڕووی دەچۆڕا. چەند جارێک وتارەکەی بڕی تاقومێ ئاو بخواتەوە و کەمێک قورگی تەڕ بکات.